ڕۆژی 11 سەپتەمبەری ساڵی 2001 تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە هێرشی کردە سەر ئەمریکا و لەو هێرشەدا نزیکەی 3000 کەس گیانیان لەدەستدا. ئەو هێرشانە وەک چۆن جیهانی ڕاچڵەکان ئاوەهاش وەرچەرخانێکی مێژوویی دروست کرد. ئەمریکا سەرکردایەتی هاوپەیمانێتیەکی جیهانی کرد بۆ تێکشکاندنی ئەلقاعیدە و دوای 20 ساڵ لەو شەڕە بڕیاری کشانەوەیدا لە ئەفغانستان. We went to Afghanistan almost 20 years ago. نزیکەی 20 ساڵ لەمەوبەر چووینە ئەفغانستانەوە ئامانجەکانیشمان ڕوون و ئاشکرا بوون لە ناوبردنی ئەوانەی ڕۆژی 11 سپتەمبری 2001 هێرشیان کردە سەرمان و دڵنیابوون لەوەی ئەلقاعیدە نەتوانێت ئەفغانستان وەک بنکەیەک بەکاربێنێت تا هێرش بکاتەوە سەرمان. ئەوانەمان کرد بە شێوەیەکی بەرچاو ئەلقاعیدەمان وێران کردووە لە ئەفغانستان، هەرگیز دەستبەرداری دەستگیرکردنی بن لادن نەبووین و لە ناویشمان برد. ئەوە 10 ساڵ لەمەوبەر بوو. بەڵام زۆرێک لە چاودێر لەو بڕواایەدان کۆتایی هێنان بە شەڕی 20 ساڵەی ئەفغانستان شیانی سەر لە نوێ دەرکەوتنەوەی تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە دەیەنێتەوە ئارا. نا بەداخەوە پێم وایە ئامانجی سەرەکی ئەمریکا لە ناوبردننی ئەلقاعیدە بوو هەروە ئەرکە سەرەکیەکەی بوو. ئەلقاعیدە بچوو کراوەتەوە شکستی پێهێنراوە، بەڵام لەگەڵ سەرکەوتنی تاڵباندا زۆرێک لە شیکەرەوە بەخۆشیەوە لەو بڕواایەداین. جێگەیەک بۆ ئەلقاعیدە دروست بووە بۆ خۆ دروستکردنەوە و ئەگەری ئەوەی هێرش بکاتەوە سەر ڕۆژاوە. لەگەڵ کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن ناکرێوەها بیر بکرێتەوە کە ئیتر مەترسی لەسەر ئەمریکا نامێنێت. 11 سپتامبر و بیرهێنانەوەیەکە بۆ وڵاتەکەمان کە پێویستە وریا و بە ئاگا بێت و ئاستی چاودێریەکان کەم نەکاتەوە هەرتەنها لەبەرەوەی سەربازەکانمان ئەفغانستانیان جێهێشت. ئەو کشانەوەیە بەمانای ئەوە نییە کە دەستە و تاقمە تێرۆریەکان نەماون. 20 ساڵی ڕابردوو ئەزمونێکی گەورە بوو لە جیهاندا بە تایبەتیش بۆ ئەمریکا لە ڕوانگەی چۆنێتی و شێوازەکانی بەرەنگاربوونەوەی تێرۆریزم. بە پێداچوونەوە بەوەی لە 20 ساڵی ڕابردوو ڕوویانداوە پێویستە و دەشبێت وڵاتەکەمان باشتر ئامادەبێت بۆ بەرەنگاربوونەوەی ئەو جۆرە هەڕەشە و مەترسیانەی تێرۆر. پێشم وایە وانەکان گرنگ بوون لەسەر چۆنیەتی گرتنەبەری ڕێوشوێنەکان بۆ بەرەنگاربوونەوەی تەرۆریزم و ڕێگەگرتن لە تەرۆریزم و لە هەر مەترسیەکی تری هاوشێوە 11 سپتامبەر لە ئایندەدا. لەگەڵ ئەوەشدا کە تالیبان لە ئەفغانستاندا دەسەڵاتی گرتووەتە دەست و حکوومەتێکی کاتیشی پێکێناوە، بەڵام ئەمە ناچێتە ئەو خانەی بگوترێ هەموو سەرکردە و ڕێبەرانی تالیبان لە لیستی تێرۆریزمی نێونەتەوەییدا دەرهێنراون. کۆمەڵگەی نێونەتەوەیی نیگەرانیشی هەیە لە هەندێک هەنگاوی تالیبان. لە پەیوەندی بە دۆسیەی تەرۆریزمەوە بە ئەومان لەبیر بێت هێشتا ژمارەیەک ئەندامی تاڵبان هەر بە تەرۆریست دانراون بەپێی یاسای ژمارەی 1970 ئەنجومەنی یاسایش. ئەمە بێ لەوەی نیگەرانیش لە ناو هەندێک ئەندامانی ئەنجومەنی یاسایشدا هەیە لەسەر ئازادکردنی ئەو زیندانی کراوانەی سەر بە ئەلقاعیدە یان سەر بە داعشن. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. 20 ساڵ پاش هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەر تەوەری سەرەکی چاوی واشنگتنی ئەم هەفتەیەمانە و بۆ باسکردنی ڕەهەندەکانی ئەو هێرشە تێرۆرکاریەش میوانداری شوان حەمە نووسەر و لێکۆڵەر و هەروەها جەلیل ئازادیخا نووسەر و شیکەرەوەی سیاسی دەکەین. کاک شوان، کاک جەلیل، سپاس بۆ ئامادەبوونتان. کاک جەلیل لای جەنابتەوە دەست پێ دەکەم. ئەوە 20 ساڵ بەسەر هێرشە تێرۆرکاریەکانی 11 سپتەمبەردا تێپەڕ دەبێ هێشتا کاریگەری ئەو هێرشانەی ئەلقاعیدە هەیە بەسەر تەنانەت هاوکێشە نوێیەکانی جیهانەوە. چی زیاترت هەیە بۆمانی باس بکەی؟ کاک بەڵێن سەرەتا سڵاو بۆ جەنابتان و هەروەها بۆ کاک شوان و بۆ هەموو ئەزیزانی کە ئەو بەرنامەی جەنابەت دەبینن لەم ڕێگەیەوە. لە ڕاستیدا 11 سپتامبەر ڕۆژێکی گرنگ و وێستگایەکی زۆر جێگەی ئێحتیمامە لە هەموو دنیادا بە شێوەیە کە دەتوانین بڵێن 11 سپتامبەر زروفێکی تازە و سەردەمێکی تازەی لە پەیوەندی نێونەتەوەیەکاندا و لە جۆنی پەیمانەکان و لە جۆری ئارایشی سیاسی ناوچەکەدا دروست کرد بە شێوەیە کە چاودێران ناوی دەنێن جیهانی پێش 11 سپتامبەر و جیهانی دوای 11 سپتامبەر.
لەمڕۆ دەکرێت ئەمە بە زۆر ڕەهەند لەو بابەتە ئاماژ بکەین. یەکێک لەو ڕەهەندانی کە دەکرێت ئاماژی پێ بکرێن لە ڕاستیا لە دوای جەنگی جیهانی و لە دوای هێرشی ژاپۆنیەکان بۆ سەر بەندەری پرێل هاربەر کە یەکسەر بە جۆرێک لە جۆرەکان سەروەری و دەسڵاتی نەتەوەی و ئاسایشی نیشتیمانی ئەمریکایەکان دەکەوێتە بەر هێرشێکی دەرەکی دوای ئەوە بە قەوڵی چامسکی ئەمە لەو مێژۆ بدواوە ئەمە یەکەمین جارە کە ڕاستەوخۆ لە نێو خاکی ئەمریکادا سەروەری و دەسڵاتی سیاسی و سەروەری نیشتیمانی و ئاسایشی ئەمریکایەکان دەکرێتەوە بەس و هێرشی دەکرێتە سەر. هەر ئەمە بۆ خۆی گۆڕانکاریشی گەورە دروست دەکات لە تەقابولی هێزەکان لە ئارایشی هێزەکان لە تێڕوانینیان کامانش دیارە کۆمەڵێک فاکتەری گرنگ لە پشتیانەوە خەوتەوە. لەم سەردەمەدا سەردەمێکە کە دەزانین جیهان بۆ بە جیهانێکی تەکجەمسەری یعنی شەڕی سارد کۆتایی هاتووە ئەوەی کە ئێمە پێی دەڵێن ئۆردوگای سوسیالیزمی بوو یا سوسیالیزمی هەبوو کۆتایی پێ هاتووە چەپ پاشەکشێکی گەورەی کردووە. جیهان لە جەمسەرێکدا وەستاوە کە جەمسەری بە ئیسلاح بە قەوڵی معروف لیبرالیزمی غاربەوە هەندێک لە بیرمەندانی گەورە باس لە کۆتایی هاتنی مێژوو دەکەن لە هەندێک لاشەوە باز لە لێکدانی شارستانی کات و بەریەکتنیان دەکەێت بەڵام خۆی ئەمانە دەرفەتێکی ڕوخسان لە واقعدا ئەم دەرفەتە بریتی بوو لەوەی کە پەیوەندی نێونەتەوەیەکان گۆڕانێکی هەرە گەورەیان تێکەوت. یەکێک لەو بابەتانە کە من دەتوانم ئاماژەی لێ بکەم ئەمریکایەکان بە خاڵێک گەشتە بوون. خاڵەکەش بریتی بوو لەوەی لە مێژووی سیاسی ئەمریکادا لە پاڵ لە باڵ سیستەم و ڕژێمە دیکتاتۆرە دەسڵاتدارەکانی ناوچەکەدا وەستا بوون و بەردەوام بەبێ گوێدانە وەزعیەتی ئابووری و اقتصادی و کۆمەڵایەتی و چۆری گەشەکردنی ئازادی لەو وڵاتانەدا هەڵوێستی ئەو دەسڵاتەدا دیکتاتۆر و داگیرکەرانە بوون کە لە ناوچەکەدا بوون. ئەمە جۆرێک گۆڕانی لە استراتیژی گشتی ئەمریکادا لە ناوچەکەدا دروست کرد کە دەتوانین پێی بڵین ئاوردانەوە لە خەڵک یا ڕۆژنەرە و ئۆپۆزیسیۆن. بەڵێ بابشمە لای کاکشوان کاگشوان ئەو گۆڕانکاری کە کاکجەلیل ئێستا ئاماژەی پێکرد بە تایبەتی لە استراتیژێتی وڵاتە زلهێزەکانی وەک ئەمریکادا چەندێک بوو بە فاکتەر لە پەیوەندی نێونەتەوەیەکانی ینی ئەمریکا و وڵاتانی تری جیهانە. سپاس کاک بڵێن بە خێراتنی کاکجەلیل دەکەم بۆ ئەم بەرنامەیە خۆشحاڵم لێرە ئامادەیە. بە بڕای من ڕووداوەکانی دوای 11 سپتەمبەر زۆر شتی گۆڕی چ لە ئاستی ناوخۆی ئەمریکا و چ لە ئاستی بەخۆداچوونەوەی ناتۆ و چ لە ئاستی پەیوەندە نێو دەوڵەتەکان بە تایبەت لە پەیوەند بە خۆرهڵاتی ناوەڕاستەوە و زۆر شتی گۆڕیانی بوو بە هۆی ئەوەی کە بۆ نمونە دەسەڵاتی تالیبان نامێنێ بوو بە هۆی ئەوەی کە حکوومەتی سەدام حوسێن کە یەکێک لە دەوڵەتە کاریگەرەکانی ئەو ناوچەیە بڕوخێ و دوایی ڕووداوەکانی ترکە بەهاری عەرەبی و سووریا و ئەمانی بە دوای خۆیان هێنا هەموو ئەمانە بە بڕای من کۆمەڵە زنجیرەی بەیەکەوە لێک بەستراون کە ناتوانین بەبێ ڕووداوە بەبێ ئەو هێرشەی کە کرایە سەر ئەمریکا 11 سپتەمبەری 2001دا ناتوانین ئەم ڕووداوانە لە یەکدا بکەین و ئامادەی ئەمریکا لەو ناوچەی ئێمە بە چڕی لە زیاتر لە وڵاتێک ئەوەش یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان کە ئەمریکا دوای بۆ ماوەی 10 ساڵێ دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت وەکو باوادەسترین هێزی دنیا تا جەمسەری دنیا حکمی دنیایە کرد دوای 11 سپتەمبەر زۆر شت گۆڕا و لە ماوەی ئەو 20 ساڵەیە ئەو پارە و پول و ئەو خەرجیەی کە ئەمریکا سەرفی کردووە یەجگار زۆران لە کاتێکە دەوڵەتێکی وەکو چین لە ڕێگەی هێزی نەرمەوە هێدی خەریکە بەڕە نەژێر ئەمریکەکان دەرەکێشێ و خۆی ئەبێتە هێزێکی گەورە هێزێکی بەرامبەر بە هێزی باڵادەستی ئەمریکا هەموو کردووەکە ئەمریکەکان بە بڕای من جارێکە بە خۆداچوونەوە بە 20 ساڵی ڕابردووا بکەن و بۆ چاودێرێک ڕەنگە لە دوورەوانێ یەکەم خاڵ کە پێ بگا ئەوەیە کە بڵێ لە 20 ساڵی ڕابردووە ئەمریکا ڕاکێشرا ناو جەنگێکەوانێ کە سەرکەوتنێکی بەرچاوی بەدەست نێناوە بێجگە لە خەسارەتێکی زۆری ماڵی و خەسارەتێکی زۆری جانی بۆ سوپای باشە کاکشوان ئەمە لە ڕواندی ئەو پەیوەندیانی کە ئاماژەمان پێکرد ئەی بۆ ڕێکخراوە تێرۆریستیەکان ئەلقاعیدە بنمونە ئێستا ئێمە بەرگوێمان دەکەوێت کە دەگوترێ قاعیدە ئەو توانایی جارانی نەماوە لە ڕووی لەشکری لە ڕووی داراییەوە بەڵام لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوودا چەندان ڕێکخراوی تری
هاوشێوەی ئەلقاعیدەی تێرۆریست دروست بوو. لەم ڕوانگەیەوە چۆن لەم 20 ساڵەدا چی کرا؟ ئەوەی بە چاوی زۆر شت کرا بۆ نمونە دەسەڵاتی تالیبان و کاتە ڕوخێنرا و ئوسامە بن لادن دوجار کوژرا، بەڵام بە بڕای من کێشەکە لە کەسانیە هەتا لە ڕێکخراوانە، کێشەکە لە جێیچکەوەیە کە فکری وەهابی فکری تیرۆر بەرهەمێنێ، ینی دوای ئوسامە بن لادنیش ئەبوو مصعبی زەرقاویە بوو، ئەبوو بەکری بەغدادیە بوو و بە بڕای من لە داهاتووشە ناویتر دروستە بێ ولا بە حکمی ئەوەی جیهان بە شێوەیەکی گشتی جێیەکی ئارام و پڕ ئاسایش نییە، ئەو ڕێکخراوانایە ئەو فکرە تیرۆریستیە هەمیشە لە ئەفریقا لە خۆرەڵاتی ناوەڕاست دە شوێنی جۆراجۆری دنیا هەوڵەدا جارێککە بە جۆرێککە خۆی ڕێ بخاتەوانێ و خۆی دروستکات و جارێککە ئامادە بێتەوانێ بۆ هێرش بردن یا بۆ پەیڕەوکردنی ئەو تێکستە ئاینیانەی کە خۆیان بڕوایان پێێتی خۆیان بەکاریدان. کاک جەلیل لە وەڵامی پرسیاری یەکەمدا ئاماژە بە ناوخۆی ئەمریکا کرد گوتت زۆر شتی گۆڕیوە. ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوخۆی ئەمریکادا بوون بەرەو باشتر یا بەرەو خراپتر؟ من ئاماژەم بەڕاستی کاک بەرهەمبەوە کرد کە تێڕوانینی ئەمریکایەکان لە سیاسەتی دەرەوەیاندا گۆڕانکاریی هەراوی بەسەردا هەست. ئەو گۆڕانکاری هەراوەش بریتی بوو لەوەی دەتوانین بڵین ئەمریکا لە مێژووی سیاسی خۆیدا لە سێ فۆرمدا پەیوەندی گرتەوە، لە سێ فۆرمدا هەو علاقاتی خۆی ڕێخستۆ لەگەڵ وڵاتانی دەرەوە بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەفریقا و ئاسیای ناوەڕاست. لەسەر ئەو سێ ئەساسە ئەگەر بەوەی قسە بکەم سێ ئەساسە بوو. ئەساسی یەکەم یا فۆرمی یەکەمی ئەو جۆرە پەیوەندیانە پەیوەندی ڕاستە و خۆی دەسەڵاتداریەتی ئەمریکا بەو دەوڵەتە دیکتاتۆرانی مەسەلەن وەکو عەرەبستانی سعودی، وەکو سەدام حوسێن، وەکو حکوومەتەکانی سۆدان، وەکو پاکستان نمونە زۆرە بێنمەوانێ بەردەوام ڕاستەوخۆ ئەو پەیوەندی لەگەڵ ئەوان هەبوو کاری سیاسی خۆی و کاری بەسڵاح تەوسعی اقتصادی خۆی لەو ڕێگەوە بردوێتە پێشەوە. بەڵام 11 سپتامبەر ئەم بۆچوونەی گۆڕی، ئەم استراتیژیەی گۆڕی، ئەم استراتیژیەی میلدار کرد بەوەی کە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ئەم دەسەڵاتانە ئەمریکایەکان بکەونە تەعاملەوە کەوتنە تەعامل. من مەبەستی پرسیارەکەم کاک جەلیل لەگەڵ یارمەتیم بێت لە ناوخۆی ئەمریکا گۆڕانکاریەکان لە ناوخۆی ئەمریکادا بەرەو باشتر بوون یا بەرەو خراپتر بوون؟ ئەوە بەرحەڵ ڕامانێکی زۆر وردی دەوێت کاکە هەرێم. گۆڕانکاریەکان لە ناوخۆی ئەمریکادا ئێمە دەتوانین لە زۆر ڕەهەندا سەیری بکەین. یەکێک لەو ڕەهەندانی کە سەیری دەکەنەوەی پرسیاری ئەساسی و بنیادی ئەوەیە کە گۆڕانی استراتیژی ئەمریکا چ کاردانەوەیکی و چ پەیامەدێکی بۆ ناوخۆی ئەمریکا بوو، یانی چەند دەتوانی خزمەت بە قوڵبوونەوەی دیموکراسی لە ئەوروپادا بکات، چەند دەتوانی خزمەت بە گەشەکردنی ئابووری بکات، چەند دەتوانی خزمەت بە مەسەلەی سوپا و تەکنۆلۆژیا و ئەوانەوە هاوڕایی و هاودەنگی جەماوەری خەڵکی ئەمریکا لەگەڵ خۆی بکە و چەندە جامعەی مەدەنی و کۆمەلگای مەدەنی و مەطبوعاتی ئەمریکا لەگەڵ ئەم ئاستا لە تێڕوانین هاوڕابوون. بە باوەڕی من ئەگەر پێداچوونەوەی بکەین ڕەنگە ئەمە هەزینەیەکی خسبێتە سەردەستی ئەمریکایەکان، ینی ئەمریکان چوبنە بەرەیەکەوە لە شەڕ خەرجێکی گەوری بۆ دروستکردن و ئەم خەرجە گەورە لە ڕووی اقتصادی و کۆمەڵی گرفتی دروستکرد بێ گوشاری هێنابێ بۆ کەسانی کە لە ئەمریکادا ماڵیات دەدەن و ئەم ماڵیاتدانە جۆرێک لە ناڕزایەتی لێکەوت بێتەوە لە ڕەهەندێکا لە ڕەهەندێکی ترا هاتنەوەی کوشتەکان، خەساری ئینسانی کە گەورەترین مەسئلەیە ئەم خەساری ئینسانیان لەسەر دروستبوونی جۆرێک لە ڕێی گشتی، جۆرێک لە ڕێی عام دروست بوو بێ کە دەبێت کۆتایی بەم شەڕانە بێت، کە بێت کۆتایی بەم ئامادەبوونی چڕوڕێی ئەمریکا بێت لە دەرەوەی ئەمریکا بۆ پارێزگارکردنی ئاسایش و بەرژەوەندەکانی خۆی. ئەمانە دەتوانین بەشێک لەو لێکەوتانە بن کە ئەم ئاستەدا ڕوویدا لە ناوخۆی ئەمریکادا. دیارە کۆمەڵشتی کەشی بە دوایە هەرو ئاماژەی کە کراچینیەکان توانیان لەم دەرفەتە کەڵ وەربگرن بۆەوەی زۆرتر بێنە پێشەوە لە پەیوەندیان لەگەڵ وڵاتانی دنیا و لە گەشەکردنی ئابووری خۆیان و دروستکردنی پەیمانبەندی ئیقلیمی و ناوچەی. بەڵێ کاکشوان لە ئەوروپادا بەگشتی کاریگەری ئەم هێرشانەی 11 سپتەمبەر چەند بوو بە تایبەتی لەسەر دەرکەوتنەوەی ڕاستڕەوەکان ئەوانەی کە دژایەتی زۆرێک لە بەهاکانی ڕۆژاوایان دەکرد؟ کاریگەری ڕووداوەکان 11 سپتەمبەر لەسەر ئاستی دەوڵەتەکان، لەسەر ئاستی کۆمەلگا و لەسەر ئاستی ڕێکخراوە ڕاستڕەوەکانیش بە کاریگەری ڕاستەوخۆ بوو. ینی زۆربەی وڵاتە ئەوروپیەکان بەشدارن ئەندامی ناتۆن. من خۆم لە نەرویجم حکوومەتە یەک لە دوایەکەکانی نەرویج لە 20 ساڵی ڕابردووە بەردەوام لەشکریان هەبووە، سەربازیان هەبووە لە ئەفغانستان و نەرویج وڵاتێک بووە کە بەردەوام پشتیوانی ماڵی
ئەو پرۆسەیە کردووە کە ئەمریکا سەرپەرشتی کردووە و زۆرێک لە وڵاتەکانی تر نمونەی بەریتانیەکان و ئیسپانیەکان و هەتا دوایی لەسەر ئاستی کۆمەلگا ئەوروپیەکانیش بە هەمان شێوە ترسێک لە تەواوی کۆمەلگاکان نیشتووە کە ئەو تیرۆرەی کە لە ئەمریکا ڕوویدا ئەشێ لە هەر وڵاتێکی ئەوروپیش ڕوودا و بەڕاستی ژوا بوو بە شێوەی جۆرا و جۆر لە فۆرمی جۆرا و جۆرە لە زۆربەی وڵاتە ئەوروپیەکان لە ماوەی ڕابردووە تیرۆر ڕوویداوە لە بەرامبەریشە هێزە وەک جواب بە پرسیارەکەتان بڵێن هێزە ڕاستڕەوەکان و نازێنویەکان لە زۆرێک لە وڵاتە ئەوروپیەکان جارێککە خۆیان ڕێخستەوانەیە و ئەمەیان وەکو جەنگێکی دینی زیاتر ئەو پێناسە کرد و جەنگێک کە دژی خەڵکێکی غەیرە ئەوروپیە غەیرە کریستینە جەنگێکە ئەمان دگیان پێیگیراوە ئەمان نەچوون بەڵکو هێرش کراوەتە سەر ئەمریکیەکان و ئەوروپیەکان و بەم شێوەش پێویستە ئێمە ئەو بێگانانە دەربکەین یا ڕێگان پێ نەدەنگێنە وڵاتی ئەمە و لێرەشە چەند تاوان و چەند هێرش کراوەتە سەر خەڵکی پەنابەر و خەڵکی با بڵێن غەیرە سپی پێست. کاکشوان کاک جەلیل دەگەڕێمەوە بۆ لاتان 20مین ساڵیادی هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر تێکەڵ بووە بە دۆسەی کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان وەک سەرۆکی ئەمریکا جەختی لێ دەکاتەوە کێشەی هەرە سەرەکی ئەمریکا بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بووە و هیچی تر. Our mission in Afghanistan was never supposed to have been nation building. ئەرکی ئێمە لە ئەفغانستان هەرگیز بۆ دروستکردنی وڵات نەبووە، هەرگیز بۆ پێکێنانی دیموکراسێتێکی یەکگرتووی نێوەندی نەبووە، تەنها بەرژەوەندی گرنگی نیشتیمانی ئێمە لە ئەفغانستاندا ڕێگەگرتن بۆ لەوەی هێرشی تێرۆرکاری بکرێتە سەر خاکی ئەمریکا. هەمیشەش هەر ئەوە بووە. چەندان ساڵە قسەم لەسەر ئەوەیە کە پێویستە ئەرکەکەمان ڕێک و ڕەوان بەرەنگاربوونەوەی تێرۆریزم بێت، نەک بەرەنگاربوونەوەی یاخیبوون و دروستکردنی وڵات. هەر چۆنێک بێ نەیاران و ڕکابەرەکانی ئەم بەڕێوەبەرایەتی کۆشکی سپی بە دیدێکی ترەوە دەڕوانە کشانەوەی سەربازەکانی ئەمریکا لە ئەفغانستان. هەموو تێرۆریستێک لە سەرانسەری جیهاندا لە سووریا، لە عێراق، لە یەمەن، لە ئەفریقا خۆشحاڵن بەوەی ڕێکخراوەیەکی تەرۆریست لە ئەفغانستان شکستی بە لەشکری ئەمریکا هێناوە. کۆمەڵگەی نێونەتەوەییش داوای دڵنیایی دەکات و ئاگاهیش دەدا لە جموجۆڵی ڕێکخراوە تێرۆریستیەکانی تر لەم سەروەختی پەتای کۆرۆنایەدا. پێویستە دڵنیابین لەوەی هەرگیز جارێکی تر ئەفغانستان وەک زەمینەیەک بەکار نەهێنرێت لەلایەن تەرۆریزمی جیهانیەوە. لە سەراستی جیهان لەم 6 مانگەی ڕابردوودا داعش مەترسیەکی گەورەیە بۆ سەر ئاشتی و ئاسایشی جیهان و نیگەرانیەکی گەورە و قۆڵی دروست کردووە. داعش سوودی لە پشێوی و ئاڵۆزی کەمبوونەوەی گەشەکردنەکان بینیوە کە لە ئاکامی پەتای کۆرۆنا دروست بوون تا خۆی ڕێک بخاتەوە جموجوڵەکانی خۆی لە تۆڕەکانی ئینتەرنێت و لە ژمارەیەک وڵاتیشدا زیاتر بکات وەک ئەفغانستان. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. کاکشوان کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان ئەکرێ وەهالی بڕوانین کە بڵێن شەڕی دژی تێرۆر کۆتایی پێهات یا ڕەهەندی تری هەن. هەرگیز شەڕی دژی تیرۆر کۆتایی نایەت لەبەر ئەوەی تیرۆر لە هەر شوێنێکی دنیا دروست بێت کاریگەری ئەبێت لەسەر ئەمریکا و لەسەر زلهێزەکانی دنیا. بۆیە ئەوان بەر لەوەی پێشتریش ئەمریکەکان باسییان کردەوە بەر لەوەی تیرۆر بگاتە ماڵی خۆیان ئەوان لە شوێنە دوورەکان ڕوبەڕوویە بنەوەن. بە بڕوا من تیرۆر کۆتایی ناتوە، بەڵام کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان و بە بڕوا من کشانەوەی داهاتووشی بەدوادا دێت لە ڕەنگە لە عێراق و لە سووریاش پەیوەندی زۆر زۆر گرنگ و ڕاستەوخۆی بە دوو هۆکارەوە. هۆکاری یەکەم ئەمریکەکان بە بڕان گەشت بە جۆرێک لە عەبەس جۆرێک لە بێهودەیی کە ئێمە 20 ساڵە لەوێ چیمان کرد. یعنی نزیکی 2400 سەربازی ئەمریکی کوژراوە، نزیکی
100 سەربازی وڵاتە جۆراوجۆرەکانی ئەندامی ناتۆ کوژراون و بێچ پارە خەرجیە زۆرەی کە بەکار هاتووە لە کاتێکە لە 2 ساڵی ڕابردووە نزیکی 4 ملیۆن زیاتر کەس هاوڵاتی ئەمریکی بە کۆرۆنا مردووە و ئەمە خەرجێکی زۆرێەوە ئابووری ئەمریکای خستۆتە جۆرێک لە بەردەم پرس قەیرانەوە هەردوێنێ زیاد لە 2000 کەس لە ئەمریکا منەوڕۆ راپۆرتم بینی 2200 کەس مردوون بە کۆرۆنا ئەم پرسە ناوخۆیانە وای لە ئەمریکەکان کردووە کە زیاتر بەخۆیان ناچنەوەی و زیاتریش ینی دەبەراورد بەو پارە زۆرەی ئەمریکیەکان لە 20 ساڵی ڕابردووە خەرجیان کردووە ئەگەر بڕوانی نەچین و چین ئەو پارەی کە لە جەنگا خەرج نەکردووە و بە ڕێگایەک ئاڕوە بۆ ئەوەی کە بە جۆرێک ببێتە ڕکابەری ئەمریکیەکان هەر ئەوە خۆی دەستکەوتێکە بۆ ڕکابەرەکانی ئەمریکا هەر ئەو پارە زۆرە و دوای ناچاریش بۆەوەی کە بە دەستیوەردانی پاکستان بێ یا وڵاتەکانی تر بێ قەتەر بێ تورکیا بێ کە جارێککە تاالبان قبول بکەنەوەی ئەگەر چی تاالبانیش لە بەرامبەرە هەندێ مەرجی قبول کردووە کە گوایە کە هەندێ ریفۆرم لە خۆیدا دروست دەکا و ڕێگە بە قاعدە نادا و هەندێ مافی مەدەنی ئەوانە کەمترتون دەبێت لە بەرامبەر مافی ژنان و هەتا دوای کاک جەلیل چندێک هاوڕای لەگەڵ کاکشوانە کە باز لەوە دەکات دەڵێ ئەمریکایەکان تووشی بێهودەیی بوون بڕۆڕی من تا ڕادەیەک وایە بەڵام لە ڕاستیدا کشانەوەی ئەمریکایەکان بەرەنجامی شکانە من پێم وانە ئەمریکایەکان تەنیا بەهۆی ئەوەی کە بێهودەیەک سەرتاپای گرتوونیانی خوێندنەوەی 20 ساڵی ئامادەی خۆیان لە ئەفغانستان و خوێندنەوەی 30 ساڵی زیاتری خۆیان لە عێراق و لە ناوچەکەەوە و چڕوپڕی کە بوون چون بەڕاستی مەسەلەی ترور تەنها ئەفغانستان ناگرێتەوە ڕاستە ئەفغانستان مرکز و مەڵبەندی گەشەکردنی ترور بوو ئەلقاعدە لەوێەوە هێرشەکانی 11 سپتامبەری داڕێشت بوو بەڵام لە عێراق وجودیان هەبوو لە عەرەبستان وجودیان هەبوو لە یەمەن هەبوو لە ئەفریقا هەبوو لە وڵاتانی تریش هەبوو لەبەرەوە دەبێت هەندێک شت زۆر بەیانی بەدقەترەوە ببینین من پێم وایە ئەمریکایەکان گەشتونەتە خوێندنەوەیکی تر لە سیاسەتی خۆیان لە دەرەوەی وڵات سەرڕایەوەی کە ڕەنگە هەزینەی زۆریان کەوت بێتە سەردەست هەم هەزینەی ئینسانی هەم هەزینەی ئابووری و لەو لاشەوە گەشەکردنی ئابووری چین و دروستکردنی ئەو هەوپایمانێ ناوچەی کە ڕووسەکان و چینەکان ئێستا خەریکن مەسلەی جادەی ئاوریشما مەسلەی پەیوەندیەکانێتی لەگەڵ ئێران پانبوونەوەیەتی لەگەڵ عەربستانی سعودی ئێستا بزان سعودیەکان لە رووسیا چەک و تەقەمەنی دەکڕن ئەمانە زۆر مەسئلەن وەلی بە گشتیات من پێم وایە بە کشانەوەی ئەمریکایەکان لە ئەفغانستان کە دیارە ڕاست دەڵێ کاکشوان منیش پێم وایە کشانەوەی تریشی بەدوادا دێکشانەوەیانە لە عێراق لە سووریە لە ناوچەکانی تردا و ئەمە سەرەتای دەرکەوتنی سیاسەتێکی تازەی نێونەتەوەیی و ئستراتیژیەکی نوێیە کە بە باوەڕی من پشت پەردە نازانم بەڵام ئاماژەکان پێمان دەڵێن تا ئێستا پیلانێکی دیاریکراو بۆ ئەو بۆشایی کە دروست بێ لە لای ئەمریکایەکانەوە نییە جگە لەوەی ئەوروپا هەندێک جموجوڵی دەست پێ کردووە کە ئەو جموجوڵانەی ئەوروپا مەسەلەن دەبینین لە سەفەرەکانی بایدنا لە کۆبوونەوەی ئەو چەند قۆڕی کە لە عێراق کراوە ئەو هاتوچۆیانە لەسەر قسەی دروستکردنی هێزێکی تایبەت جیا لە ناتۆ لە ئەوروپا ئێستا خەریکن بۆ خۆیان هێزێکی تازە دروست دەکەن باز لە هێزێکی بە ئیسلاح خێرا دەکەن بە 5,000 نەفەرەوە دەستی پێ بکەن ئەمانە پێمان دەڵێ ڕەنگە تەرحێکی تر هەبێ بەڵام ئەگەر تەرحەکە جایگوزینی نەبێ و ئەمریکا بەهۆی شکانەوە ئەو وڵاتانی کە قەتعەن جێهێشتەوە نەیتوانیەوە بە ئەنجام بگا ئەمە نیشانەوەی جارێکی تر ئەمریکا بە دەورێکی باتڵ تا تێدەپەڕێ ینی تەعامل لەگەڵ دیکتاتۆرەکان گەشت گەڕانەوە بۆ خاڵی سەرەتا بریتی بوو لە تەعامل لەگەڵ دەوڵەتە دیکتاتۆرەکان تا تەعامل لەگەڵ خەڵک ئێستا ئەگەر ئەم پرۆژەیە جایگوزینی نەبێت ترور کۆتایی نایێت ترور بەردەوام دەبێت کاک بەڵێن یەک قوسی بچووکم دەیە بام یەکشت گرنگە بێ ئەوش ئەوەیە 4 هۆکاری سەرەکی هەیە بەوەی دنیای ئیسلام بە تایبەتی ئابۆ شکڵە دوایەمە ئێمە دەزانین لە دوای 11 سپتامبەرەوە بەڕاستیە و مەسلەیە هاتە پێشەوە کامە شەڕی ئیسلام دژی مەسیحیەتەوە شەڕی 2 شارستانیەتە 4 هۆکاری زۆر گەورە هەیە بۆ ئەمە یەکێکیان باسکردن لە ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانیە تا سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانی پەیوەندی خەڵکی بابڵین موسڵمان و ئەوروپایەکان لەسەر ئەساسی ڕقابەت و کێبڕکێیەکی بەردەوام بوو بەڵام لە ڕوخانی ئیمپراتۆریەتی ئەم پەیوەندی دەگۆڕێ بۆ پەیوەندیکی
دومباڵەڕەوی بوون بۆ پەیوەندی کە گوێ دەگرن بۆ پەیوەندی کە دەبنە پاشکۆی ئەوروپا و کە دەبنە پاشکۆی ڕۆژ ئاوا مەسئلەی دووەم مەسئلەی دروستبوونی ئیسرائیل لەو ناوچەدا کە دروست دەبێت بەجارێ هەموو وڵاتانی عەرەبی و ئیسلامی تحقیر دەکرێت بە سوغرە دەگیرێن و هیچی کشیان پێ ناکرێت ئەمە کینەیەک دروست دەکات ڕنگدانەوەیکی زۆر توندی خراپی دەبێت لەسەر ئەفکاری ئیسلامی و لەسەر ئەفکاری هێزە سەلەفیە تونڕەوەکانی سوننە و شیعە پاشان ئینقلابی ئیسلامی و خومینیە کە هات و بەسڵاح بەو شیعارە ڕادیکەڵە تونڕەوانی خۆیەوە کە باسی لە سادرکردنی ئینقلاب و بەرەنگاربوونەوە لەگەڵ ڕۆژ ئاوا کردەمە تەئسیرێکی ڕاستەوە خۆی هەبوو لەسەر سوننیەکان و ئەمان بوون لێرەوە توانیان مەسەڵەن بێنە مەیدانی کێبڕکەیەکی تر بەوەی بڵێن ئێمە لە بەرامبەر تحقیری تاریخی و تحقیری فەرهەنگی و تحقیری سیاسی خۆماندا ڕاست بوونێتەوە و هجوومە ڕوویدا بۆ ئەمریکا لە واقعدا بە مەفهومێک ئەم شەڕێک بوو کە دەکرا بۆنی شەڕێکی ئیسلامی لێ پێک بێت بەڵام هۆکارەکەشی ئەوە بوو کە ئەم شەڕە نەبوو بە شەڕێکی دینی هەم لە ئەو ڕۆژ ئاوا هەندێک لایەن پەیدا بوون کە خوێندنەوەی دروستیان بۆ مەوزوعەکە هەبوو هەم دنیای ئیسلام ئەو فرستوفمەودایی نەدا بە ئەلقاعیدە و سەلەفە سوننیە تونڕەوە جەهادیەکان کە بتوانن کۆی کۆمەلگاکە دابگرن بەڵام ئەم پرۆسەی ئێستا دەستی پێکردو پرۆسەی کشانەوەی ئەمریکا لە ناوچەکە ئەگەر ئالتەرناتیڤێکی جایگوزین نەبێ ئەگەر پرۆژێکی جایگوزین نەبێ هەر ئەو پاکستانی کە ئەو ئەفغانستانی کە ئێستا هەیە و ئەو قەول و قەرارانی کە تاڵەبان داوێتی هیچی بەڕێوە ناچێت بەلانی کەمەوە ترۆری سەر هەڵدەداتەوە ئەلقاعیدە سەر هەڵدەداتەوە ئەمە ئەو خاڵە گرنگەیە ئەزانی کە لە ئێستادا زۆرێک لە شیکەرەوە ئاماژەی پێدەکەن کاک جەلی لەگەر یارمەتی بە ئەم پرسیارە بەرمە لای کاکشوان لەگەڵ کوژرانی بەنلادندا لەگەڵ تێکشکانی ئەلقاعیدەدا لە ئەفغانستاندا بەڵام ئێستا کاتێک کە تالیبان دەگۆڕێتەوە و ئەوروپاییەکان زۆریش جەخت لەوە دەکەنەوە کە تالیبانی ئێستا هەمان ئەو تالیبانی ساڵی 96 بۆ 2001 نییە بەڵام ناشکرێ یعنی چاولەوە پۆشرێکە ئەگەریی زۆر بەهێزەیە ئەلقاعیدە جارێکی تر ببوژێتەوە فەرموو کاکشوان من خۆم بڕوام وایە کە تالیبان لە 20 ساڵی ڕابردووە هەندێشت فێر بووە و زیاتر لێکدانەوەی واقعیانەی هەیە لەبەرەوەی لە دوای باری عەرەبیش لە میسر ڕوودا و هەبوو ئیخوانەکان هاتنە سەر حکم و لە بەم دوایانە لە تونس لە دەسەڵاتە بوون و حکمیان هەبوو بەدەستەوە بوو هەموو ئەمانە وای کردووە کە ئەو هێزانە تێ بگەن کە ئەگەر بە جۆرێک لەگەڵ سیستەمی جیهانیان نەگونجێن کەم دووری یا کورد لە ناوەچن بە جۆرێک لە ناوەچن و کەمە بنەوان بەڵام با بگەڕێنەوەی کاک بەڵێن ئەگەری ئیجازەم بێ بۆ خاڵێکی زۆر گرنگ کاک جەلیل ئاماژەی بۆدا کە دووجار ئاماژەی بۆدا کە لە ئەمریکەکان پێش 11 سپتەمبەر پەیوەندیان لەگەڵ دەوڵەتە دیکتاتۆرەکان هەبووە بە بڕای من ئەو پەیوەندیە ئێستەش و لەو ماوەی 20 ساڵەشە هەر بەردەوام بووە و ئەمریکا دەستبەرداری ئەو سیاسەتە نەبووە بۆ نمونە نوێترین نمونەی سیسیە لە میسر دوای ڕوخانی دەسەڵاتی ئیخوانیەکان کە هاتن دیکتاتۆریان هێناو لێدایان ناو ئێستا توانیوێتی سەرەداوەکان بگرێ و بەشەوەندیە نێو دەوڵەتیەکان و ناوچەکان بە جۆرێ پارێزی و بە تەرەفێکیش لەو کێبەرکی لە خۆرەڵاتی ناوەڕاستە ڕۆدات یەک خاڵێکە کە بەلای منەوە گرنگە بە کورتی باسیکەم ئەوەیە کە جەلیل جوانی فەرموو کە ئەم هەستکردن بە تەحقیرە بە بڕای من لای عەرەب یعنی نەک لای موسڵمان ئاینزاکان بەڵام بە دیاریکراوی لای عەرەب لە دوای ڕوخانی لە دوای شکستی عەرەب لە شەڕی 1960 دژی ئیسرائیل بە گشتی کۆمەلگای عەرەبی ڕووی کردە ئیخوانیەکان ڕووی کردە فکری حەسەن بەناو ئەوانە بەڵام ئیخوانیەکانیش لەبەرەوەی زوودنەوەیەکی زیاتر ئیسلاح تەلەب بوون و دوو ئەزموونی خراپیشان لەم دوایە هەبوو لە میسر و لە تونس لەو ماوەیە لەم ڕەوتە عەرەبیە ئیسلامیە هێزێکی کە هاتە دەرەوە کە هێزێکی فەندەمنتاڵە هێزێکی توندڕەوە و ئەوە بە بڕای من بەرهەمی ئەو ڕەوتە مێژوویە بوو کە دوجار قائیدە و داعش و ڕەنگە هێزی کەش لەداهاتوە بەرهەمی کاکشوان کاک جەلیل دەگەڕێمەوە بۆ لاتان ئەمڕۆ لە جیهاندا کاتێک باس لە تێرۆریزم دەکرێت باس لەو هەنومەرجەش دەکرێت کە ڕادیکاڵیزمی ئیسلامی کاری لەسەر دەکا بۆ خۆشکردنی ئاگری ڕق و کینە و دروستکردنی ئەو جۆرە ئایدۆلۆژیانەی توندڕەوی لەسەری گەشە دەکەن.
ئایا ئیسلامی سیاسی کێشەیە یان بووەتە دیاردەیەک لە دیاردەکانی تونندڕەوی یان لە دیدی کۆمونیزمی شۆڕژگێڕیەوە نزیکە دەبێت بە ڕێوشێنی هاوبەشی ئاسایشی و ئایدۆلۆژیەوە بەرەنگاری ببینەوە ئەوە تا پێچەوانەی سیاسەتەکانی پێشومان بینی لە ئەفغانستان و لە عێراق ئەو ڕێکخراوانە سەرنجی زیاتریان دراوەتێ نەکەمتر هەر بۆیە ئەمە پرسێکی بنچینەیی استراتیژیە و پێویستی بە وەڵامێکی ڕوونواشکرایە زۆر جار دەگوترێت ئەو گەرمە و کێشانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنیان لە هەندێک ناوچەی تری جیهاندا سەرچاوەکەی ئەو ئایدۆلۆژیای ڕق و کینەیەیە کە دروست بووە جا ئەو لایەنانە سەر بە چه ئایمزایەکیش بن. The ideology, whether Shia promulgated by the Islamic Republic of Iran, ئەم ئایدۆلۆژیایە جا ئەو شیعەگەراییە بێت کە لە کۆماری ئیسلامی ئێرانەوە سەری هەڵداوە یان ئەو سوننەگەراییە بێت کە ڕێکخراوەکانی وەک ئەخوان الموسلمین و ئەلقاعیدە و داعش و بۆکۆ حەرام و ئەوانی تریش بانگەشەی بۆ دەکەن هۆکاری سەرەکی ناسەقامگیرین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەفریقاشدا هاوشێوەی کۆمونیزمی شۆڕژگێڕی کار لەسەر بوار و ڕەهەندی جۆرا و جۆر دەکات شکست پێهێنانی ئەم ئایدۆلۆژیایە لە بەرەنگاربوونەوەی تونند و تویژەکاندا بە هەردوو هێزی دیپلۆماسی و لەشکریەوە. بەڵام زانایانی ئاینی ئیسلام بێبەریبوونی خۆیان لەو ڕاهەندی توندڕەویە ڕادەگەیەن و هەروەهاش هەموو کارێکی تێرۆریزمیش ڕەت دەکەنەوە. Well, you know, Islam teaches us that terrorism is not acceptable in anywhere. ئاینی ئیسلام فێرمان دەکات کە تێرۆریزم لە هیچ جێگەیەکدا کارێکی پەسەندکراو نییە و مسلمانەکان هەموو کارێکی تێرۆریستی لە هەر شوێنێکی جیهاندا بکرێت ڕەدی دەکەنەوە جا لە ئەمریکا بێدیان لە ئەوروپا یان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوە شتێکە لە 100% ڕەت دەکرێتەوە. کاک جەلیل لەم بەرنامەیەدا یەک دوو جار باسمان لەوە کرد کە تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە ئێجگار لاواز بووە وەکو پێشتریش بینیمان داعش و ڕێکخراوە تێرۆریستیەکانی تریش لە عێراق و لە سووریادا ئەگەر شکستیشان نێنە بێ بە تەواوەتی بەڵام جموجۆڵەکانیان ئێجگار سنووردار کراوە ئەمە هەمووی وەکو بەرەنجامێکی ئەو شەڕەیەکە دژی تێرۆر دەکرێت بەڵام لێرەدا پرسیارەکە لە لای من ئەوەیە کاتێ ئەم ڕێکخراوانە لاواز دەبن ئەو سیاسەتانەی کە ئەم جۆرە ڕێکخراوانە بەرهەم دێنن ئەمانە لاواز بوون؟ پرسیارێکی زۆر بەجێ لە ڕاستیدا کاک بەڵێن من پێم وایە ئەو سیاستانە یا ئەو بنەما فکری و معریفیانە یا ئەو دۆخە کۆمەڵایەتی و ئابووریەی یا ئەو ژینگە سیاسیەی کە دەبێتە هۆکاری دروستبوونی ئەم جۆرە ڕێکخراوانە بەڕاستی نەگۆڕاوە ینی کە دەڵێم نەگۆڕاوە مطلق نییە قسەکە مەبەستم ئەوە نییە ڕێژەی گۆڕانکاری بەسەردانە هاتووە مەبەستم ئەوەی نەگەشتوتە ئاستێک لە گۆڕانکاری کە ئەم ئاستە لە ئۆڕانکاری بتوانێت ئەم جۆرە تێفکرینە ئەم جۆرە لە ڕێخستن بسڕێتەوە یالانی کەم نەرمشی بدا مشتوماڵی بدا بهێنێتە سەر فۆرمێک لە فۆرمەکان کە بتوانێت تعاملێکی ئەقلانە تعاملێکی سیاسی لەگەڵ سیاسەتی منطقی و جیهانی ئەمڕۆ بکات ئەوەی کە کاکەشوان فەرمووی لەبارەی تاڵەبانەوە کە تاڵەبان کۆمەڵێک ئەزمونیان بەدەستهێناوە و دەتوانن تعاملێکی باشتر ناڵێم عقلانە باشتر لە ڕابردویان لەگەڵ منطقە و جەهان بکەن بەڵام ئێمە تەجروبە مێژوویەکان پێمان دەڵێوانی کاکشوان و کاکە بەڵێنی بەڕێز تەجروبەی مێژووی مەسن ئێمە کۆنفرانسی گوادالۆفمان هەیە لە 1970 لە کۆنفرانسی گوادالۆف ڕۆژئاوایەکان و بە تایبەتی ئەمریکایەکان گەشتنە سەر ئەو قەناعەتەی کە پشتیوانی دەوڵەتی خومینی و بسوتنەوەکەی خومینی بکەن بەوەی کە کۆمەڵی گفتوگۆیان هەبوو لەگەڵیان کە ئەوان بتوانن فۆرمێکی نۆرماڵ لە پەیوەندی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و هەتوان نێونەتەوەی دروست بکەن لەگەڵ دنیادا کاتی کە خومینی هاتە سەر حکوم بە پێچەوانەی ئەوەماندی نامەکانی خومینی ماون بۆ سەر کۆماری ئەمریکا کە نووسێتی و داوای لێ دەکات دەڵێ لە زمانی دەسڵاتداری ئێمەدا ئێوە دنیایەکی ئارامتر دەبینن دنیایەکی بە ئاسایشتر دەبینن دنیایەکی بە ڕفاهتر دەبینن بەڵام بینیمان خودی ئێران بوو مەمەڵبەندی دروستکردنی تروریزم و تروریزمی جیهادی سەلەفی سنی بە تەئەسی وەک دەڵێن بە پەیڕەوی و بەلاساییکردنەوەی ڕژێمی ئێران دروست بوو لەبەرەوە کاک بەڵێ نەگەر بمەوێ کۆی بکەمەوە نەخێر بە هاتنەوەی تاڵەبان بەبوونی جمهوری ئیسلامی ئێران بەبوونی جمهوری ئیسلامی تورکیا بەبوونی جمهوری ئیسلامی عەرەبستان کە دەڵێم جمهوری دارە و هاوڵناوە بە قەسد دەڵێم بۆ دەکەم بۆ تورکیا و بۆ عەرەبستانی سعودی و بە وەسعەتی کە لە منتەقەکەدا هەیە پێم وانییە ئەم هێزانە بۆ هەمیشە توانراوێ بسفرێنەوە یا بتوانن جارێکی تر دەرنەکەونەوە و زەبرنەوەشێنەوە گرفتەکە لە ڕاستیدا ئەمەیە گرفتی بنیادی ئەمەیە شەڕی تروری زۆر لاواز کرد زەبری کوشندە و کاریگەری لێدا وتوانی لە ڕووی سەربازی و سەرمایە فکری
سیاسیەوە تا حدێک بیخاتە گۆشەوە بەڵام بە هاتنەوەی تاڵەبان معادلەکە دەگۆڕێت دیسانەوە ئێمە دەبێت چاوەڕێ ئەوە بین کە بە خۆداچوونەوەیەک هەیە خۆڕێخستنەوەیەک هەیە هەم لە بوارە فکریەکەدا هەم لە بوارە تکنۆلۆژیەکەدا کاگ شوان ئەلبەتە ینی لەسەر بەندی کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستاندا زۆرێک لە شیکەرەوە ئاماژەیان بەوە دەکرد کە ئەمریکا شکستی نێناوە لە ئەفغانستاندا بەڵکو ئەوی کە شکستی هێنا ئەو دەوڵەتە بووە کە لەسەر بنچینەی گەندەڵی لە ئەفغانستاندا دروست بووە. بۆ خۆ دەزانی گەندەڵی ئێستا بۆ بە دیاردە لە وڵاتان و لە هەرێمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا چەندێک ئەم گەندەڵیە بە سوود دەگەڕێتەوە بۆ ئەو جۆرە بیرکردنەوە ئیسلامیە تونڕەوە کە ئایدۆلۆژیای ڕقوچینە بەرهەم دەێنێ چەند سوودی لێوەرگرتووە؟ بەڵێ بە بڕامنەوەی چەکە لەو سێوەکاری کە تیرۆر بەرهەم دێ یا تیرۆریست بەرهەم دێ چ لە ڕووی فکریەوە چ لە ڕووی فکری بەڕێوەبردننی کۆمەڵگاوە یەکێک لەو خاڵانی کە زۆر زۆر گرنگە لە پرسیاری پێشترە ئاراستی جەلیلت کرد ئەوەیە کە بە بڕای من ئایا دینداری ئیسلامی چ جۆرە ئاياتێ بەکارێنێ مەکیەکان بەکارێنێ یا مەدینەیەکان بەکارێنێ وەقاتلوا فی سەبیل الله بەکارێنێ یا لەکم دینکم وەلیە دین بەکارێنێ ینی ئەمە گیانی ئیسلامی لە حتا لە ئاستی تێکستیشا دوو جیهانە کە ڕەنگە هەندێک جار لە یەک جیاواز بن بۆیە کەوتۆچە سەرەوەی چ ڕەوتێکی فکری پەنا بە چ تێکستێکی ئاینی دێنێ پرسی گەندەڵی وەکو خۆت پرسیارت کرد کاک بەڵێن پرسی گەندەڵی پرسێکی زۆر زۆر سەرەکیە کە خەڵک هەست بە فەرامۆشکردنەکە خەڵک هەست بە نەبوونی خزمەتگوزاریەکە خەڵک هەست بە جیاوازی چینایەتیەکە و ئەمەوە ئاکات کە بە تایبەتی گەنجەکان کە خۆیان نابینەوەنێ لەناو کۆمەڵگاکانە و پێیان وایە کە کەوتونەتە کەنارەوانە ئەمان جاڕوەکەنە ئەم ڕێکخراوانە خاڵێکی کەش کە زۆر زۆر گرنگە کاک جەلیل ژامەژەی پێکرد دەستێوەردانی دەوڵەتەکانە دەوڵەتانی دراوسێ بە تایبەتی لەو ناوچەی خۆرەڵاتی ناوەست یعنی چەندین راپۆرت هەیە چەندین ڤیدیۆ هەیە کە دەستگا هەواڵگرەکانی تورکیا تیرۆریستیان لە سنوورەوانەیە ڕەوانەی باشووری کوردستان کردەوە ڕەوانەی زاوای کوردستان و سووریا کردووە و ئەمانە و بە هەمان شێوە لە 2970 و دەسەڵات وەرگردنی خومێنی و ئێرانیەکان مەلاکان لای ئێمە لە باشوور چەندین هێزی ئیسلامی دروست بوون ئەوانە سون نەبوون بەڕاستی بۆیە بە بڕای من هەموو ئەمانە هۆکاری دراوسەکان و کاری گەندەڵی و کاری بەکارهێنانی چۆنێتی تێکستە دینیەکان هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە ئایا لە داهاتووە ئەم فکرە تەشەناسێنێ یا پاشەکشان بەڵێ دواپرسیاری ئەم بەنامەیەم بۆ هەردووکتان ئەگەر بکرێ بڕێک بە کورتی وەڵام من بنەوە کاک جەلیل کاک شوان لە هەموو ئەم دیاردەی ئیسلامی سیاسیدا کە تونڕەوی بەرهەم دێنێ ئیسلامی میان ڕەو لە کوادایە ئایا ئیسلامی میان ڕەو خاوەنی گوتارێکە کە بتوانێت ڕێ بەو تونڕەویە بگرێ کاک جەلیل فەرموو کاک بەڵێن سەرەتای ڕێگەم دەشتێک بڵێ من پێم وایە گەندەڵی زۆر گرنگە بەڕاستی زۆر گرنگە بەڵام کشانەوەی ئەمریکا من پێم وایە و هەرسی حکوومەتی ئەفغانستان تەنها هۆکارێکی گەندەڵی نییە من پێم وایە بەرەنجامی ڕێکەوتنیکی پیشپەردە و پێشووتریشی هەیە دەبێ ئەوەشمان لەبەرچاوێ بەڵام بە ئەوەی کە جەنابەت باس کرد زۆر بە کورتی بڵێم ئیسلامی میانە ڕەویا و ئیسلامی کە بە قەولی کاک شوان بڵێن لە کومدینەکم ولیە دین دەخوێنێتەوە و لەسەرەوە ئەساسی کە دەیەوێت کار بکات من پێم وایە هەرو ئیسلامە نەریتەیە کە ئێمە لە مێژووی خۆماندا دیومانە ممارەسەمان کردووە لەگەڵی ژیاوێن و دەیەوێت بە ئیسلاح گوتارێکی هەبێت کە بتوانێت لە چوارچێوی ژیانێکی کۆمەڵایەتی ئاسایی و سیاسیدا وڵاتەکەی خۆی بەڕێوەبەرەوە ئەمەش دیومانە لە واقعدا ئەمە دەبینین ئیسلام و دنیای ئیسلام بە تەواوی لەسەر گفتمان و وێژەمانی ئەلقاعیدەی سەلەفی یا لەسەر وێژەمانی جمهوری ئیسلامی ئێران چه بە شیعە چه بە سونی و ڕانەوەستاوە بەشێکی زۆری دین و بەشێکی زۆری خوێندنەوە مەزهەبیەکان و ئاینیەکان دەتوانن بڵێن میان ڕەون و کەوەی دەبینین لە هەندێک شوێندا تەن بەکایی سیاسی و قانونی دەدەن و لە چوارچێوەی قانوندا دەیانەوێت کایە بکەن. بەڵێ کاک شوان بە بڕای من بە درێژایی مێژووی ئیسلام چەند هەوڵ درراوە کە جۆرە ریفۆرم بکرێ کە ئاراستەیەکی میان ڕەوتر بکە بەڵام هەموو ئەو وەڵانە بە درێژایی مێژوو کتێبە مێژوویەکان پێمانەڵێن شکست دێناوە بۆیە ئیسلامی میان ڕەو وەکو ڕەوتێکی
سیاسی ڕێکخراوی دەسەڵاتدار بە بڕای من بە دووری ئەزانم لە ئایندە نزیکا و من پێم وایە ئیمکانی زۆر زۆر کەمە هێزێکی کۆمەڵایەتی سیاسی وا دروست بێت کە بتوانێت ئەو ڕۆتەپەرە پێبا لە بەرامبەر ڕێویست. کاکچوان کاکجەلیل سوپاسان دەکەم بۆ بەشداریتان لەم بەرنمەیەدا ئەڵبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.